بناوی خۆی گەورە و مێرەبان بەڕێزان زۆر بەخێر بێن. سپاسی ئامادەبوونی هەموو ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم لەم کۆنفرانسە و بە تایبەت بەخێرهاتنی میوانەکان دەکەم، چ ئەوانەی لە دەرەوەی عێراق هاتوونەتە ئێرە یان لە بەشەکانی تری عێراق هاتوون بۆ هەرێمی کوردستان. جارێکی تر زۆر بەخێر بێن بەسەرچاو. هەروەها دەمەوێت سپاسێکی تایبەتی ڕێکخراوی تەندروستی جیهانی بکەم کە بەردەوام لەگەڵمان بوون، پاڵپشت و هاوکاری وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان بوون و هیوادارم بەردەوامیش بن لەگەڵ ئێمە و ئەوەی بتوانین بەیەکەوە خزمەتێکی زیاتری کەرتی تەندروستی هەرێمی کوردستان و مرۆڤەتی بەگشتی بکەین. سپاس و دەستخۆشی لەو ڕێکخراوە نێودەوڵەتیەش دەکەم کە لەگەڵ وەزارەتی تەندروستی خەریکن بۆ ئەوەی ڕیفۆرم لە سەکتەری تەندروستی بکرێتەوە و بتوانین خزمەتێکی باشتر پێشکەش بە وڵاتیان بکەن. بەڕاستی من زۆر دڵخۆش بووم بەو داتانەی کە ئەمڕۆ بینیم و پێشکەشیان کرد. جێگەی دڵخۆشیە کە دەبینین گۆڕانکاریەکی ئەرێنی لە کەرتی تەندروستیدا دروست بووە، بەڵام هێشتا سەرەتایە و هیوادارین بتوانین زۆر لەوە باشتر خزمەتی هاوڵاتیان بکەین لەم کەرتە گرنگەدا. هەروەها سپاسی پش و درێژیەوەش دەکەم، دەزانم درەنگە، بەس هیوادارم بەردەوام بین لەوەی کە بەیەکەوە هەم من وتارێکی خۆم دەمەوەیەوەش دواتر سەرکەوتوو بن لە ئیدامەدان بە ئەم کۆنفرانسە. خۆم بە بەختەوەر دەزانم کە ئەمڕۆ لەم کۆنفرانسە گرنگەدا لەگەڵ ئێوەی بەڕێز بەشدارم کە تایبەتە بە پێداچوونەوە و شیکردنەوە و چاکسازیکردن لە سیستەمی تەندروستی. هیوادارم ئەم کۆنفرانسە ئەنجام و ڕاستپاردەی گرنگ و باشی لێبەرهەم بێت و یارمەتیدەری حکوومەتی هەرێمی کوردستان بێت لەو چاکسازیانەی لە بواری تەندروستیدا ئەنجامیان دەدات. سپاسی ڕێکخراوی کۆنفرانس لە وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO دەکەم بۆ هەماهەنگیکردنیان لە ڕێخستنی ئەم کۆنفرانسەدا. بەڕێزان، لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەستمان بە پرۆسەیەکی فراوانی چاکسازی لە بوار و سێکتەری جۆرە و جۆرەکاندا کرد کە کەرتی تەندروستی یەکێک لەو بوارە گرنگانە بوو. لێرەدا پێویستە ئاماژە بە خاڵێکی گرنگ دەم. ئەویشەوە ئەگەر سیستەمی تەندروستی گشتی کێشەی نەبووایە، بێگومان پێویستی بە چاکسازی نەدەکرد. ستەش گرفتی زۆر هەیە و ئەنجامدانی چاکسازی بۆ ڕوبەڕووبوونەوەی خراپ بەڕێوەبردن و هەبوونی سیستەمی ناڕێکە لەم کەرتەدا. بێگومان چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە و کاتی دەوێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە هەنگاوی باش و گرنگمان لە چاکسازیکردن لە بواری تەندروستی داناوە کە بە پێویستی دەزانم لێرە ئاماژە بە هەندێکیان بدەم. بۆ نمونە چاکسازی لە بواری کواڵەتی دەرمان و ڕێنماکانی هێنان و تۆمارکردن و پشکنین و چاودێری و بە دوواداچوونی بازاری دەرمان و سزادانی سەرپێچی کاران. بێگومان گلەی زۆر لە هاوردەکردن و قۆڕکردنی هێنانی دەرمان و کواڵیەتەکەی هەیە. بۆیە حکوومەتی هەرێم بەردەوام دەبێت لە بەرنامەی چاکسازیەکەی لەم بوارەدا، ئەگەرچی ڕوبەڕووی بەرژەوەندی تایبەتی زۆر کەس و لایەنیش بووەتەوە، بەڵام ئێمە سوورین لەسەر درێژەدان بە بەرنامە چاکسازیەکەمان لە بواری دەرماندا. دەرچوونی یاسای مافی نەخۆش و یاسای بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان و ئامادەکردنی ڕەشنووسی یاساکانی مافی پزیشک و بیمەی تەندروستی و نەخۆشخانە تایبەتەکان، ڕێخستنەوە و دانانی ڕەشنووسی پرۆژە یاسای کەرتی تایبەت و گشتی لە بواری خزمەتگوزاری پزیشکیدا، کەمکردنەوەی نرخی خزمەتگوزاریەکان لە نەخۆشخانە تایبەتەکان بە ڕێژەی 25% بۆ سوکردنی بارگەیرانی لە سەرشانی هاوڵاتیان. لە 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 100 ملیارد دینارمان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تەرخان کرد. پێویستە ئاماژە بەوە بدەین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێش زۆربەی وڵاتانی دنیادا بوو بۆ گرتنەبەری ڕێوشوێنەکانی خۆپارێزی و ڕێنمایی تەندروستی.
ئەوە بوو هەرزوو بودجەیەکی فریاگوزاریمان تەرخان کرد و هەنگاوی پێویستمان نا بۆ سنووردارکردنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لێرەدا بە پێویستی دەزانم دووبارە سوپاس و پێزانینی خۆم ئاراستەی وەزارەتی تەندروستی و هەموو پزیشک و کارمەندانی تەندروستی بکەم کە لە هێڵی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بوون. بە ڕێز و پێزانینەوە یادی هەموو ئەو پزیشک و کارمەندانەی کەرتی تەندروستی دەکەینەوە کە لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا گیانیان بەخشی. هەروەها سەرخۆشی لە کەسوکاری هەموو ئەو هاوڵاتیانەش دەکەم کە بەهۆی ئەم ڤایرۆسە گیانیان لەدەستدا. هەر لە چوارچێوەی پرۆسەی چاکسازیەکانمان لە بواری تەندروستی ئەم هەنگاوانەش نەراون. چاکسازیکردن لە بواری ڕێنمایەکانی ئاوردەکردنی خوراک و مادە کوحولی و زەبەخشەکان و گرتنەبەری ڕێکار یاسایی بەرامبەر سەرپێچیکاران کە تەندروستی و سەلامەتی ژیانی هاوڵاتیان دەخاتە مەترسیەوە. دابەشکردنی پسپۆریە جیاوازیەکانی پزیشکی بۆ دەرەوەی سەنتەری شارەکان و قەزا ناحیەکان لە پێناوهەبوونی هاوسەنگی لە گەیاندنی خزمەتگوزاری تەندروستی. بە ئەلکترۆنیکردنی سیستەمەکانی هاوردە و جۆڵەی دەرمان و سێکتەر و ڤاکسین و پشکنینی تاقیگە و بوارەکانی تر. پاڵپشتیکردنی نەخۆشخانەکانی شێرپەنجە و دابینکردنی پێداویستی و چارەسەریەکان بە شێوازێکی سەردەمیانە. بنیادنان و فراوانکردن و نوژەنکردنەوەی نەخۆشخانە و بنکەی تەندروستی و دام و دەستگا تەندروستیەکان بە پێی توانە داراییەکانی بەردەست. لە پاڵم هەنگاوە گرنگانەدا لە بواری چاکسازی چەندین پرۆژەی گرنگ لە بواری تەندروستیدا تەواو دەبن لە ڕێگەی حکوومەت یارێم و بە هەماهەنگی لەگەڵ وڵاتانی دۆست. لەوانە کردنەوەی نەخۆشخانەی ئەڵمانی بۆ چارەسەری نەخۆشیە گوزاراوەکان و کۆڕۆنا لە شاری سلەیمانی بە هاوکاری حکوومەتی ئەڵمانیا. کردنەوەی سەنتەری چارەسەری شێرپەنجە بە تیشک و تەلەیزەر لە شاری هەولێر. کردنەوەی نەخۆشخانەی نوێی منداڵان لە ناو نەخۆشخانەی ڕاپەڕین لە شاری هەولێر. دانانی بەردی بناغی سەنتەری چاندنی مۆخی ئێسک لە شاری دهۆک. کردنەوەی نەخۆشخانەی نوێی سووتان لە هەولێر. تەواوکردنی نەخۆشخانەی سیدەکان. تەواوکردنی سەنتەری شێرپەنجەی مەمک لە ڕاپەڕین. کردنەوەی نەخۆشخانەی چاو لە هەولێر. کارکردن بۆ دانانی سەنتەری شێرپەنجەی مەمک لە شاری هەڵەبجە. کارکردن لە دروستکردنی نەخۆشخانەی کۆمەڵگەی هێتوت لە نێوان شێلادزێ و دێرەلووت. کارکردن لە دروستکردنی نەخۆشخانەی گشتی بەردەڕەش. بەڕێزان، ئێمە هەموو هەوڵی خۆمان دەخەینە گەر بۆ باشترکردنی کەرتی تەندروستی گشتی و گەیاندنی باشترین خزمەتگوزاری تەندروستی بە هاوڵاتیان. هەروەها کار دەکەین بۆ دانانی سیستەمی بیمە و دڵنیایی تەندروستی بە پێی پێوەرێکە گونجاو بێت بۆ دۆخی هەرێمی کوردستان. بێگومان باشترکردنی دۆخی تەندروستی تەنیا ئەرکی حکوومەت نییە، بەڵکو پێویستە خێزان و کۆمەڵگە و هاوڵاتیانیش هاوکار و یارمەتی دەربن. هاوکار و یارمەتی دەربن بۆ باشترکردنی تەندروستی گشتی. پێویستە دەستگاکانی ڕاگەیاندنیش ڕۆلی گرنگی خۆیان بگێڕن لە پەرەپێدانی هوشیاری تەندروستی و هاندان و ڕێنماییکردنی هاوڵاتیانی خۆشەویست بۆ خۆپارێزیکردن لە بواری خواردن و خواردنەوە و گرنگی و وەرزشکردن و نووسن. بەڕێکوپێکی و ئەنجامدانی پشکنینی پێشوەختە بۆ هەر گومان و نەخۆشی و حاڵەتێکی تەندروستی لە کاتی خۆیدا و بەکارهێنانی دا و دەرمان و پێدەویستی پزیشکی لە چوارچێوەی ڕێکار و ڕێنمایە زانستی و پزیشکەکان. هەروەها پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان و پەیڕەوکردنی شێوازێکی تەندروست لە ژیانی ڕۆژانەدا بۆ ئەوەی ببینە خاوەنی جەستەیەکی تەندروست و لە ژینگەیەکی تەندروستیشدا بژی. هەروەها لێرەدا دەمەوێت جارێکی تردەوە لە هاوڵاتیان بکەم کە گوێ بە ڕێنماکانی وەزارەتی تەندروستی وەزارەت ناوخۆ بدەن، بە تایبەتی کە ئێمە خەریکە بەرە و هیوادارم دوا قۆناغەکانی پەتای کۆڕۆناوە بچین، بەڵام هێشتا ئەو خۆپارێزیە پێویستە و هەرچی ڕێنمایەک لە وەزارەتی تەندروستیەوە دێ من داوا لە هاوڵاتیان دەکەم کە پابەند بن پێوە.
دووبارە دەستخۆشی لە وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جیهانی دەکەم بۆ ڕێخستنی ئەم کۆنفرانسە و هیوای سەرکەوتن و تەندروستیەکی باشتان بۆ دەخوازم. بەڕێزان، ڕێگەم دەن هەر لێرەوە سوود لەم دەرفەتەش وەربگرم لەسەر خاڵێکی تر کە پێم وایە تۆزێک هاوڵاتیان لەوانە تووشی دڵەڕاوکێ بوو بن لەسەر زیادبوونی نرخی کاڵەکان و خواردەمەنیەکان و مەترسی نەبوونی ئەم جۆرە خواردەمەنیانە. من لێرەوە دەمەوێ بە هەموو هاوڵاتیانی خۆشەویست ڕابگەینم کە هیچ پێویست ناکە تووشی هیچ دڵەڕاوکەیەک ببن، هەموو ڕێکارەکانی پێویست گیراونەتە بەر و هەموو پێداویستیەکی سەرەتایی خواردن لە هەرێمی کوردستان بە کەمیەوە بۆ 6 مانگ تاکو ساڵێکی تر دەستەبەرە فراهەمە و هیچ جێگەی قەلەق و دڵەڕاوکێ نییە. لەبەرەوە هیچ پێویست ناکات هاوڵاتیان پەلە بکەن لە دابینکردنی پێداویستیەکانی خۆی جیا لەوەی کە بە شێوەیەکی ئاسایی هەموو جارێ چۆنیان کردووە هەر بەو شێوە بەردەوام بن و هیوادارم ئەم وەزعش لە دنیادا ئینشاءڵڵا بەرەو چارەسەری دەڕوا لەبەرەوە هیچ جێگەی قەلەق نییە. هەروەها هەموو لایەنە پەیوەنددارەکان لە وەزارەتەکان لە پارێزگاکانیشمان ڕاست پاردووە و دووبارەشی دەکەینەوە کە زۆر بە وردی و نزیکەوە سەردانی بازار بکەن، چاودێری بازار بکەن و ئەو بازرگانانە یان ئەو کەسانێک کە بەخراپ بەکارهێنانی نرخەکە دەکەن بۆ هاوڵاتیان یان نرخەکە زیاد دەکەن، ئەوان لە بەرچاو بگرن جگە لەوەی کە حەقی خۆیانە بە حەقیقەت زیادکردنی نرخ زیاتر لەوەی کە مافی ئەو بازرگان و دوکاندارانەیە ڕێگە پێدراو نییە و هەموو ئیجرعاتێکی پێویست دەرحەق بەو کەسانەی کە سوئیستفادە دەکەن خراپ لەو دەرفەتە سوود وەردەگرن دەگیرێتە بەر. لەبەرەوە من جارێکی تر دەمەوێ هاوڵاتیان دڵنیا بن کە هیچ خۆیان دوودڵ نەکەن، قەلەق مەبن، ئەوەی پێویست بێ ئەنجام دراوە و لەمە و دوای ئەوەی زیاتر پێمان بکرێ بۆ دڵنیابوون و دەستەبەرکردنی خوراک بۆ هەموو هاوڵاتیەک تەقسیری ناکەین. جارێکی تر من سپاسی هەمووتان دەکەم، هیوادارم کۆنفرانسەکەتان جارێکی تر سەرکەوتوو بێ و بە خێراتنی هەموو میوانە بارزەکان دەکەمەوە جارێکی تر و ئێوارەیەکی باشیشتان بۆ تەمەنا دەکەم. زۆر زۆر سپاس.